بەس ینی پرسیارێک بکەین تۆ دام و دەستگایەک هەیە ئەمە زۆر جار قسەیان لەگەڵەکەین لێرە لە ئەوروپا و لە سوید ئەڵێنانی بچین لەگە چێت کە دابنیشی تۆ مەجبوری بچی لەگە دەستگای حکوومەت دابنیشی لەگە بەسکول دانیشی ناتوانانی باز بدەیت بچی بەس ئێمە گلەیمان هەموو کار لەوە بۆ هێزی ئۆپۆزیسیۆنیش هەیە بڕۆ لەگە ڕێکخراوی مەدەنیش دابنیشن گوێ لە هەموو لایەک ڕابگرن بەڵام ئەوان ناتوانن بڵێن وەڵایی ئەوانە ساختە دەکەن ئەوانە ئەرهابچینە ئەوانەوانە ئەوان مامەڵە لەگە دەوڵەت دەکەن چ دەکەن ینی تا سەدام هەموو مامەڵەیان لەگە کرد کە ڕوخات مامەڵەیان لەگەڵی نەکرد یعنی ئێمە ناتوانین ینی ئەو دام و دەستگا ناتوانین بایکۆتیان بکاتن بەس ئەکرێ ئیدانەیان تونتر بکرێ لە دەرەوە ئەوەی ئەمە ئاگامان لەبێ بڕوا بکەم لە سوید ئەوەندەی ئاگادارین هیچ بەرپرسێکی ئێرە نەهاتووە ڕسوا نەکرێتن نەک لەلایەن ئێمە لەو بەرپرسانەی کە دیداریان لەگەڵ دەکەن و ئێمە بەشی ئاگادارین بەڵام ینی ئەوانە هەموو هێزی فشارین دەسەڵاتی دیکتاتۆر هەرگیز نە بە ئیدانە نە بە خۆپیشاندانی هێمنانە بە هیچ شتێک ناگۆڕدرێ ئەگەنا ئەو هەموو پرۆتستۆی پارتیوێکی کرا ئەگەر بە خۆپیشاندانی مەدەنی بە خەباتی مەدەنی نەبێ ینی ئەی بەدیلەکە چیە کاک قادر ساڵانە ئیدانەی پارتیوێکی دەکا بەڵێ بەڵێ ئەگەر بەدیل ئەوەی بەردەوام بین خۆ بەدیل ئەوەیە میکانیزمی خەباتمان بگۆڕین ینی ئەمە کێشەمان ئەوەیە بە یەک میتۆد ئیش دەکەین خۆپیشاندانێکی کلاسیکیانە لە تەلەڤیزیۆن چەند بەرنامەیەک دەکەین ئێوان دەزان نەتیجەکەی چییە بەس ئێمە ئەبێ ئالیەتی گۆڕانکاریمان تونتر بکەین میتۆدشکە نوێ ببینینەوە لەگەڵیان ئەگەنا ئەوانە لەو زمانانە تێناگەن بە تایبەتی فۆکس من یەک سەرنج دەم زۆر گرنگە لەو ناوەندە جیهانیانە هیچ ڕحمیان پێ نەکرێن نەکرد بە خۆپیشاندان ڕسواکردنیان لە بەرامبەر ئەوە بەڵکو زۆرترین فشار بخێتە سەر پارتیوێچێتی لە بواری نێودەوڵەتیەوە ئەوانە هەموو میلەت لەویان بێتە سەجادە بە ئاسی دوو راپۆرتی ڕێکخراوەکی نێودەوڵەتی پاشەکشە پێ ناکەن لەبەرەوە ئێمە دیتمان ینی من یەک نمونە بڵێم ئێمە دیتمان ینی کەمای سێد قادر 30 ساڵ حکوم درات کەچی لە پڕێکدا بە یەک ئەوە لایەندا بەڵێ